ئەوەی کە من بە باشی دەزانم هەڵوەسەی لە بەردەمدا بکەین دووسێر ڕەوشتی کاکشوانن، چونکە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئودکوڕوا مەحاسینە مەوتاکم، باسی چاکەکانی مردووەکانتان بکەن بۆی کە بیان کەنە سەرمەشق وە چاکەکانی ئەوانتان لەبەر چاو بێ وەکو ئەوان بکەن. یەکێک لە چاکەکانی ئەو کاکشوان ئەوە بوو کە پیاوێکی زۆر خۆڕاگر بوو. من خەڵکم بینی و تووشی نوسکۆ و ناڕەحەتی و گرفتاری و نەخۆشی و ناخۆشی و شت دێ بە شۆکدا دێ دەلەرزێ دەکڕوزێتەوە. کاکشوان ئەوەم لێ هەست پێ نەکردووە، پیاوێکی دامەزرا و ڕاوەستاو بوو. دامەزراوی لە ژیانی ئینساندا برا خۆشەویستەکانم بەرهەمی ئیمانە. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا، ئەوەی کە بەڕاستی بڵێ پەروەردگارمان خوایە سبحانه وتعالى ئیمانی هەیە، ئەمجا ئیستیقامەت و ڕاوەستاوی دامەزراوی دەبێت. کاکشان پیاوێکی دامەزرا و ڕاوەستا و نەلەخشاو بوو. لە شوێنەیەدا نا ئازایەتی نییە لە شوێنەی خەڵک ئازابێ، نا لەبەر هەوراز گرنگە نەوەستی، ئەگەنا لە پێدەشتم و کەس دەڕوا، بەڵام گرنگە لە دەروی سەخت نەوەستی پاشەکشەنەکەی نەگەڕێەوە.